کەمتر لە مانگێکە ڕژەمی بەشار ئەسەد لە سووریا کۆتایی هاتووە و ئۆپۆزیسیۆنی وڵاتەکە دوای گرتنە دەستی دەسەڵات هەوڵەکانی بۆ بنیاتنانەوەی وڵاتەکە چڕ کردوتەوە و هەوڵی جێڕانەوەی ئارامی و ئاسایش و گەرەنتیکردنی وڵاتەکە لە پشێوی دەدات. لەو چوارچێوەیەدا تەواوی هێزە چەکداریە شۆڕژگێڕەکانی وڵاتەکە کە ماوەی زیاتر لە 10 ساڵە دژی ڕژەمی بەشار ئەسەد خەبات دەکەن و باسەدان و هەزاران قوربانیان داوە لە خانە و ماڵیان ئاوارە بوون بڕیاریان داوە خۆیان هەڵبوەشێننەوە و لە چوارچێوەی وەزارەتی نوێی بەرگری سووریا لەژێر یەک فەرماندەیی نیشتیمانیدا خۆیان کۆ بکەنەوە بێوەی باز لە شەرعەتی شۆڕژگێڕی و قوربانیدانی ساڵانی ڕابردوویان بکەن. ئەم هەنگاوەی دەسەڵاتی نوێی سووریا یەکێکە لە پێویستەکانی بنیادنانەوەی هەر حکوومەت و سوپایەکی یەکگرتووی بەهێز و خواستێکی نێودوڵەتی زلهێزانی جیهانیشە. هەمان ئەو داوایەیە کە دەیان ساڵە لە سەراستی ناوخۆیی و دەرەکی لا دەسەڵاتی هەرێمی کوردستان دەکرێت بەڵام حەز بە دەسەڵاتدارەکانی هەرێم بە پاساوی جیاوازخۆیان لە هەڵگرتنی هەنگاوێکی لەو جۆرە بە دوور دەگرن و نانەوێت هێزێکی نیشتیمانی یەکگرتوو لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە و لە دەرەوەی دەسەڵاتی حەزبیان دروست بکەن. هەوڵەکان بۆ یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە لە سەردەمی شاخەوە دەستی پێکردووە و دوای ڕاپەڕینیش چەندین یاسا و ڕێککەوتنی لەبارەوە ئەنجام دراوە و تا ئەمڕۆژ درێژەی کێشاوە. ئەمەش بەهۆی نەبوونی خواستی نیشتیمانی لای حزبە باڵادەستەکان و بەرژەوەندی تایبەتیان لە هێشتنەوەی هێزەکانی پێشمەرگە لە ژێرفەرمانی حزب و بەرپرساندا تا لە پاراستنی خۆیاندا بەکاری بهێنن. دیارترین هەنگاوێک تا ئێستا بۆ یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە نرابێت پێکێنانی چواردەلی وای هاوبەش بوو لە ساڵی 2010دا. بەڵام دیسانەوە ئەم هەنگاوەش سەرکەوتنی بەدەستنهێنا و بەهۆی بەرژەوەندی خوازی لە یەکێتی و پارتی تەواوی پۆستەکان بە جۆرێک دابەشکران کە مۆرکی حەزبایەتی بە هێزەکانەوە تەواو دیار بێت. لە دوای دروستبوونی ڕەشەی داعش بۆ سەر سنوورەکانی هەرێمی کوردستان هێزەکانی هاوپەیمانان با چەندین شێواز هاوکاری هێزەکانی پێشمەرگیان کردووە و بڕیاریشە تا 2026 مانگانە 13 ملیار و نیو وەک هاوکاری با پێشمەرگە بدەن. بەڵام بەهۆی یەکنەخستنەوەی پێشمەرگە و هێزەکانی 70 کە ڕاستەوخۆ لەلایەن یەکێتی و پارتیەوە بەڕێوە دەبرێن و ژمارەیان 100,000 پێشمەرگە زیاترە هۆشداری لە بڕینی ئەو هاوکاریە دەدرێت. گوێنەگرتن لە داواکاریە نێودوڵەتیەکان و ناوخۆیەکان بۆ یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و دەرهێنانیان لە ژێرهەژبوونی حەزبیدا کاریگەری نەرێنی لەسەر ئایندەی هەرێمی کوردستان بە دامەزراوەی نەبوونی دەسەڵات دروست دەکات و درێژەدانە بە سیاسەتی کوردبینی کە مەترسیەکانی وەکو داگیرکاری وڵاتانی هەرێماتی و ئاڵگیرسانەوەی شەڕی ناوخۆیان لە بەردەم ئایندەی هەرێمی کوردستان بەکراوەیی بۆ ئایندە بەجێهێشتووە.